30 ساڵ بەسەر ڕاپەڕینی کەرکووکدا تێدەپەڕێت، تێیدا دوای چەندین ساڵ ململانێت لەگەڵ بەعس کورتتوانی کەرکووک ئازاد بکات، بەڵام بەهۆی ئەڵەی سیاسی حزبە کوردستانیەکان و پێشاتە نێودەوڵەتیەکان کورد نەیتوانی پارێزگاری لە دەستکەوتی ئازادکردنی کەرکووک بکات. ئەندامێکی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری کوردستان پێی وایە ڕاپەڕین بۆ خۆی پرۆسەیەکی پیرۆز بوو، بەڵام ئامانجەکانی بەلاڕێدا بران. پارتی و یەکێتی چ لە هەرێم و چ لە کەرکووکیش ئەزموونێکی تاڵی حکومڕانیان نیشاندا. ڕاپەڕین کارێ پیرۆزە، هەرچەنە ئەم ڕاپەڕینی ئێمە کردمان ئەو بەرهەمەی نەبوو کە خەڵکی داوای لێ ئەکرد، ئەو بەرهەمەی نەبوو کە پیرەکان یاودی ئێمە ڕاپەڕینەکەین بۆ نەوەی داهاتوو. ئێمە ئێستا ئەو نەوەی داهاتوین، بەڵام ناتوانین زمان هەڵبڕین لە ناو کەرکووکە. ڕەنگە جوندیەک لە بەسڕەوە هاتبێت نەتوانێت بەرامبەری قسەیەک بکەیت، یەکسەر دادپڵۆسێ بەهۆی ئەو ڕەفتارە خراپانی کە لە دوای 2023 ئەنجامیان داوە، بەهۆی ئەوەی نەیانتوانی دەست بەسەر ئەو ڕاپەڕینەیە بگرن، بەسەر ئامانجی ئەو ڕاپەڕینەیە بەرهەمەکانی بگرن و ئەو خراپەکاری کە لە کوردستان و گەندەڵی و جەردەیی کە لە کوردستان هەموویان نەقڵ کردە ناو کەرکووک و لە کەرکووک ژوای لێ هات. ئێستا کەرکووک گەڕاوەتەوە پێش ڕاپەڕین، ئێستا کەرکووک وای لێ هاتووە کورد ناتوانێت ئەوەی کە ئەیەوێ جێبەجێ بکات. ڕاپەڕینی کەرکووک بە هاوکاری دانیشتوانی شارەکە سەری گرت، ئامانج لێی بەدەستهێنانی مافەڕەواکانی کورد و ڕزگاری شارەکە لە دەست ستەم و زوڵمی بەعز بوو. چاودێران و ڕۆژنامەنووسان پێیان وایە ئەوەی وای کردووە کورد دوای 30 ساڵ لە ڕاپەڕین دەستکەوتەکان لە دەست بدات نەبوونی هێزێکی نیشتیمانی و سیاسەتێکی حەکیمانە بوو لە پێناو پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕیندا. کە ئێمە لە ساڵی 91 چی وای کرد کە نەتوانین لەم شارە بۆ چەند ڕۆژێک بمێنینەوە بەرگری تیا بکەین. لە ساڵی 2023 شەوە واقعێکی ناوچەیی و نێودەوڵەتی و ناوخۆیی وای کرد ئێمە لە بری 11 ڕۆژی 91 14 ساڵ لەم شارە کورد بە فعلی دەسڵاتدار بوو، بەڵام چونکە بە هەمان ئەقڵێتی 91 مامەڵی لەگەڵ ئەم شارە کرد، بە هەمان ئەو هۆکارانەی کە لە ساڵی 91 ئامادەیی هەبوو بۆ هەوەی شکستی کورد، لە ساڵی 2023 بەدەوام ئەمانە هۆکارانە ئامادەییان هەبوو بەبێ گۆڕانکاری، لەوانەیە زیاتریش بوو بێ، ینی لە ململانەی حیزبی نەبوونی استراتیژی نەتەوەیی پلانێک بۆ ئەم شارە، نەبوونی هێزێکی نیشتیمانی، هێزێکی دیسپلینی ڕێکخراو، نەبوونی بەرنمەیەکی دوورمەودا بۆ ئیدارەدانی ئەم شارە و ئەم ناوچانە وای کرد کە ئێمە لە ساڵی 2016 ئۆکتۆبری 2017 ئەم شارە لە دەست بدرێ. ئەمڕۆ لە یادی 30 ساڵەی ڕاپەڕیندا تا کەم یا زۆر لە هەموو شارەکانی کوردستانە هەندێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕین ماوە، بەڵام لە شاری کەرکووکە لە دوای 30 ساڵ هیچ دەستکەوتێکی ڕاپەڕین لە شاری کەرکووکە نەماوە. ئەمڕۆ خەڵکی کەرکووک یادی ڕاپەڕین دەکاتەوە، یادی لە دەستدانی تەواوی دەستکەوتەکانی ڕاپەڕینش دەکاتەوە. بۆیە و خەڵکی کەرکووکش بەڕاستی تاوانباری سەرەکی لەوەی کەوا تەواوی دەستکەوتەکانی ڕاپەڕین لە شاری کەرکووکە بوون بە قوربانی ئەو سەرکردە و حیزبە سیاسانە بە بەرپرسزانێ کە هەموو دەستکەوتەکانی ڕاپەڕینیان لە شاری کەرکووکە کردە قوربانی بەرژەوەندی تەچی حیزبایەتی. دوای 30 ساڵ لە ڕاپەڕین و نزیکەی 14 ساڵە دەسەڵاتی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە هۆی نەبوونی پلانی سیاسی و دوورمەودا و هێز و ئیرادەی نیشتیمانی داماڵراو لە ئەژموونی حەزب، کورد سەرجەم دەستکەوتەکانی ڕاپەڕینی لە دەستداوە و گەڕاوەتەوە سەردەمی پێش ڕاپەڕین. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.